دەجەنگی نەخێر بە هیچ شێوەیەک بەسەر بەرزی و بە شکۆمەندیەوە ئاڵاکانمان بەرز دەکەینەوە 34 ساڵی تەواو بەسەر ڕاپەڕیندا تێدەپەڕێت لە ڕانین و لە خەڵکەکەیمان پرسی ڕاپەڕین لای تۆ چی دەگەێنێت ئەوان بەو شێوازە وەڵامیاندایەوە ڕاپەڕین خۆی هەموو شتێکە چکە لە ڕاپەڕیندا تۆ وەکو خاوەنی ناسنامەیەک بۆ گەلی خۆت دەجەنگی ئاگرێکە بۆ دەربڕینی ناڕزایەتی بەرامبەر کە سیستەمکار ڕاپەڕین لای من ئازادی گەلێک دەگەێنێت بە دژای مێژوی مرۆڤایەتی خەڵک دژی زوڵم و زۆری و نەبوونی نان و ئازادی ڕاپەڕیوە بۆ هێشتشی پیرۆزە بەدڵنیەوە ڕاپەڕین بەلای منەوە کیان و ویستی ئازادی گەلی کوردە ئازادی گرنگترین بەها لە هەر کۆمەڵگایەکدا بەڕاستی ڕاپەڕین شتێکی باش بوو کەکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕاپەڕین کراوە کەم و کوڕی زۆرە پێمان وتن ئایا ڕاپەڕین ئامانجەکانی خۆی پێکاوە وەڵامی ئەوانیش ئەمە بوو لە سەرەتادا بەڵێ ئامانجەکەی پێکاوە ویش بیر و ڕای ئازادیە و هەموو بەیەکەوە بژین بە تەبایی دەتوانین بڵێن بەشێکی کەمی ئامانجەکەی پێکاوە نەخێرەوەی کە ئێمەی کوردستانی پێکاوە ڕاپەڕین ئامانجەکەی خۆی پێکاوە بەڵام پشتگوێ خراوە گەر بڵێن 100% پێکاوێتی ڕەنگە دروست نەبێ قسەکە بەڵام دەکرێت بەڵام 170 پێکاوێتی نەخێر بە هیچ شێوەیەک ئەم پرسیارە تاڕادەیەکی زۆر گشتگیرە وەکو خواستی ئازادی میلەتێک کە ویستیان ئازادی بەدەست بێنن و لەژێر دەست و دەسەڵاتی ستەمکار بێنە دەرەوە بەڵێ سپاس بەخوای گەورە و ئازادی کە ئێستا من و تۆ ئەمڕۆ قسەی پێ دەکەین بە زمانی شیرینی کوردی ببێ هیچ ترس و لەرزێک کە بەسەر بەرزی و بە شکۆمەندیەوە ئاڵاکانمان بەرز دەکەینەوە ئەوە بۆ خۆی شایانی هەموو جۆرە قوربانی دانەکە